ژیانی کۆمەڵایەتی نابینایان لە تەوەری دووەمی ئەمڕۆی بەرنامەی بانی باش کوردستان دەبێت بابزانین چۆنە تا چەند هاوکاریکرێن بەتایبێت لە دامەزرا و شوێنە گشتیەکان و هاتوچۆکردندا. من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم کە کاکشانە پێشڕۆ پارێزەر و چالاگوان بە سپاس ئەمڕۆ میوانمە. بانی باش کاکشانە بەخێر بیت. بەیانی خۆتان و بیدەرانتان باش خاتون جان زۆر سپاس. سواسی ئامادەبوونی ئێوەشەکەم. ژیانی نابینایان بەتایبەت لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ئێستادا دەکرێت بڵێین چۆنە؟ دەست خۆش دیارە هەر خۆی باسکردن لە تەوەری کەسانی نابینا و کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی و کەسانی نابینا بە تایبەتی گرنگە و چەند ڕووی هەیە و پێم خۆشەکە ئەمڕۆیەوە ڕووە کۆمەڵایەتەکەتان هەڵبژاردووە چون ئێمە هەمیشە باسی ئەو ڕوانەی ترەکەینەوە کێشە و گرفت و ئاستەنگانی کە هەیەە چ لە لایەنی حکوومەت چ لە لایەنی و دەستدام و دەستگانی کە هەیە بۆیان دروستە بێ بەڵام ئەم ڕۆژی ڕوویەکی زۆر گرنگە. ژیانی نابینایان لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانین با بڵین پۆلێن بەندی بکەین. پۆلێن بەندێکە لەوەیە هەندێک لە نابینایان ڕەنگە بە تێکەڵاوی زیاتریان ژیانیان باشتر بێ، هەندێکیان لەوانەیە ژیانیان وەکو پێویست نەبێ و هەندێکیشی ڕەنگە پەیوەند بێ بە خۆیانەوە، هەندێکیشی زۆرینەشی پەیوەندە بە تێڕوانینی کۆمەلگا لە ڕوو لە هەمبەری نابینایانە چونکە نابینایی بۆ خۆی دۆخێکە پێویستی بەوە هەیە کە قبول بکرێ هەم لەلایەن کەسی نابیناوە و هەم لەلایەن کۆمەلگاوە. بۆیە مەش کار لە ژیانی کەسی نابیناکە دوور و نزیکە پەیوەندیدارە بە خودی خۆی وانێ زۆری دەشی پەیوەندیدارە بە دەوروبەر و ئەو ژینگی کە تایاژ. باش کاکشانەوە لە ئێستادا دۆخی کۆمەڵایەتی نابینایان چۆنە بەتایبەت لە ڕووی دەوروبەرەوە خۆشە ئاماژە و پێکرد لە ڕووی کۆمەڵگاوە دەکرێت بڵین لە ئێستادا گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ طبعاً دۆخی کۆمەڵایەتی کەسانی نابینا ئەتوانم بڵێم ساڵ بە ساڵ باشترە بێ بەڵام هەرگیز نەمانوتووە کە لەو ئاستەیە کە ئێمە و کەسانی خەمخۆر ئەیانەوێ ئێستا بەراورد بە 10 ساڵی ڕابردوو کە من پێم وایە هەموو گۆڕانکاریەکی گەورە دوای دەیەک ڕوەدا، یعنی کە تۆ هەست بکەی گۆڕانکاریەکی گەورە و ڕەندانەوەیکی گەورە ڕووی داوە دوای دەیەک ڕوەدا. توانم ئێستا بڵێم بە بەراورد بە 10 ساڵی پێش و بە بەراورد بە 20 ساڵی پێش و هەندێک گۆڕانکاری ڕووی داوە بەڵام هێشتان هەر زۆری ماوە. لەبرەوەی ئێمە ئەگەر من کۆمەڵێک نمونەتان بۆ بێنمەوانێ بۆ نمونە لە ئێستادا ژیانی نابینا ینی باشتر بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. پێشتر ئەگەر ئێمە باسی بکەین وەکو نمونەیەک ڕەنگە قورس بواە ئەسڵەن بیرکردنەوە لە هاوسەرگیری کەسێکی نابینا بە کەسێکی نابینای تر بیرکرایەتەوە ئەم دوو کەسە چۆن ئەتوانن بژین، چۆن ئەتوانن ژیان بکەن، چۆن ئەتوانن مناڵ بخەنەوە، چۆن ئەتوانن درێژە بە ژیانکردن بدەن. ئەمە بیدایەتەن زۆر قورس بوو دوای گۆڕا بەوەی کە ئەمە قوبول بکرێ نا ئۆکەی هەردووکیان وەکو دوو کەسی ئاسایی دوو کەسی نابینا نەکرێ هاوسەرگیری بکەن. دواتر ئەمە قۆناغێک با بڵین هەر لەم بابەتیان نمونەیەک باشتر بە خۆیەوە بینی بیدایەت کە کەسێکی نابینا لەگەڵ کەسێکی ئاسایی هاوسەرگیری بکە. ئەمە بە ئێستاشەوە ڕەنگە قوبولکردنەکەی قورس بوو بێ بەڵام ئێستا بە بەراورد بە ڕابردوو زۆر باشتر بووە، تێگەیشتنی خەڵک بۆی باشتر بووە. لە بیدایەتە قورس بوو چۆن ئەکرێ دوو کەس لە ڕووی با بڵین جیاوازیەکیان هەیە خەڵک بەداخەوە ئەوە بە جیاوازی چینایەتی تێگا لە کاتێکە ئەمە هیچ جیاوازیکی کۆمەڵایەتی نەبووە، ئەمە جیاوازیەک نییە، ئەمە کەسێکە خاوەن پێداویستی تایبەتە لە ڕووی جەستەییەوە ڕەنگە و کەسەی تریش کە هاوسەرگیری لەگەڵا ئەکا خاوەن پێداویستیەک بێت لە شتێکی تر لەوانەیە ینی پێداویستی تەنها بریتی نییە لە جەستە لە کەمەندامێتی لەوە ینی ئەمانە ئەم تێگەیشتن و تێڕوانینانە ڕۆژ بە ڕۆژ باشتر بووە بەڵام ئێستاش ئەو نمونانەی کە هێنامەوە وەکو پێویست لە ئاستی پێویست ناتوانم بڵێم لە 100% قوبول کراوە هێشتا پێویستی بەکارکردنی زۆر زیاتر هەیە لەسەر و بابەتانە. کاکشانەوە باباس لە ڕێکردن و هەروەها مامەڵەکردن لە دامەزراوەکان و شوێنە گشتیەکاندا چۆنە؟ جا خۆی وەڵام پرسیارم پێ خۆش بوو بەڕاستی چون ئێمە
پێش چەند ساڵێک هەستاین بە ئەنجامدانی گروپێکمان پێکهێنا هەستاین بە هۆشیارکردنەوەی خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە چۆن مامەڵە لەگەڵ کەسێکی نابینادا بکە. هەستاین لە خوێندنگاکانەوە دەستمان پێکرد چون پێمان وایە ئەوانە نەوەی داهاتوی ئەم دەوڵەتن، نەوەی داهاتوێ وڵاتن. لەبەرەوە ئەم میلەتە پێویستی بەوە هەیە کە زیاتر هۆشیار بێتەوە بۆ ئێمە وازمان لە هەموو بابەتێکی حکومەت و معاشکەمی و ئەوانەیان هێنا تایبەت هاتین بەس لایەنە کۆمەڵایەتێکەمان وەرگن. هۆشیاریەکمان بڵاو کردەوە لەوەی کە نابینایان چۆن ڕێیەکەن، پێویستە چۆن دەستیان بگیرێ، نابینا چی بەکارەهێنێ، نابینا چۆن مامەڵی لەگەڵا بکرێ. ئەمانە گرنگن خۆی کە ئێمە باسمانە کرد. جا ئەمەم لەوە بۆ جەنابەت ڕوون کردەوە لەسەر ئەوەی کە ڕێکردنی کەسانی نابینا بەداخەوە ئێمە یاسایەکمان هەیە کە یاسایی ماف و امتیازی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە و کە ئێستا تەنها لەسەر وەرەقەیە بەڕوونی باسی کردووە و شوێنە گشتیانی کە دروستەکرێن نابێ مۆڵەتیان پێ بدرێت تا و کاتەی کە ڕەچاوی مەرجەکان دەکەن. کار بەو مەرجە نەکراوە. ڕەنگە هەندێک شوێن بە خودکارانە شێوازێکی دروست کرده بێ لە ڕەمپایەک لە شتێک بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کە پێیدا بڕوە. لەبەرەوە ئەمە ڕێگا و ڕێو شوێنێکە کە یاساکەش بۆی داناوی بەڵام جێبەجێ نەکراوە. لەبەرەوە کەسێکی نابینا کاتێک گەڕواتە جێگایەکەوە گرفتی ئەبێ. لەبەرەوەی بۆ نمونە دێتە بینایەکەوە هەتاکو دێتە قاتی دوو تووشی 4 جۆر قادرمەی جیاوازە بێ. اینجا خۆزگە قادرمەکانیش هەمووی بە یەک ئاست دروست بکرایە. یەکێکیان بەرزە، یەکێکیان نزمە، یەکێکیان تەسکە. یعنی بە هیچ شێوازێک لە 180 بیناکانی شاری سلەیمانی و هەموو کوردستان بیر لە کەسانی خاوەن پێداویستی بەگشتی و نابینای لێ نەکراوەتەوە. دیارە من بۆیە باسی خاوەن پێداویستی یەکەم چون ئەم گرفتە بۆ کەسانی کە مەندامان زیاتر و زیاتریش ڕوونە بێتەوە و جگە لەوەی لە ڕێگاوبانەکانیشە بە جۆرێک یعنی شۆستەکانیشمان ئێمە بە هەر باسی بیناکان نەکەین. شۆستەکانت هەرەکەی بە جۆرێکت بە تۆزێگە ڕۆی خەمیەوەتە چاڵێک هەبێ، تاسەیەک هەبێ. یعنی لە ئەوروپا لە وڵاتانی دەرەوە ئەم شێوازە نییە و ئەگەر هەش بێ بە شێوازێک شوێنێک جاکراوەتەوە بۆ کەسێکی نابیناکە خۆی بڕوە و ئەگەر ئەو شوێنەش نەبێ هۆشیاریەک هەیەکە و کەسە بتوانێت ئەو ئامێرە بەکاربێنێت کە گۆچانێکە بەدەستێەوە یان عینەکێکە کە بەکاری هێنێت ڕێگاکەی پێ ئەڵێت. یعنی ئەمانە کۆمەڵێک شتن جیاوازین کە لێرە هەیە لەگەڵ شوێنانی تر بۆیە ئەو کاریگەری دروست کردووە لەسەر کەسانی نابینا. باشە بەدەر لە هاوکاری هاوڵاتیان بۆ کەسانی نابینیان و هەروەها خاوەن پێداویستی تایبەت دەکرێت بڵین لە شوێنە گشتەکان و بەڕێوەبەرایەتیەکان و ئەوانەی دامەزراوەکانن بۆ ڕایکردنی مامەڵەکانتان هاوکاریەکان وەکو پێویست نییە؟ خاتون ئێمە من دائیمەن وتومە خۆی وەکو عورفێکی لێ هاتووە کە کەسێکە مەندام بێ پێویستە کە ئەچێتە شوێنێکەوە زۆر نەوەستێت. یعنی وەکو بە زمانەکە پێی دەڵێن سەرە نەگرێت نەچێتە ئەو سەرەیەوە بۆ ڕایکردنی مامەڵەکەی ئەگەر مەجالێکی تیا هەبێ. بەڵام بەداخەوە لە هەندێک جێگایە نەک هەر ڕەچاوی ئەوە ناکرێت بەڵکو هاوڵاتێکەش پێی قورسەکە هاوکاری کەسێکی نابینا بکە. لە زۆر لە فەرمانگەکانە ئەسڵەن فەرمانبەرەکە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ کەسی نابیناکەیە بکە نەک لە ڕایکردنی مامەڵەکەی کە ڕەنگە بۆ نمونە زۆر نابینا ڕوبەڕوویەوە بۆتەوە و توانە تۆ کاتێک مامەڵەیەک ڕاییەکەی با بڵین بە زۆرینەی کات پێویستی بەوەیە واژوویەک بکەی، زۆرینەی کات پێویستی بەوە هەیە نووسینێک بنووسی قەڵەمەکەیان داوەتە دەست و توانە واژۆ بکە. ئاخر ئەم واژۆی چی بکە؟ زۆرینەی نابینا یان پەنجەمۆری هەیە و هەندێک لە نابینایانیش کە زۆر کارێکی ڕۆژانەی بەردەوامیان هەیە واژووی تایبەت بە خۆی هەیە. پێویستە هۆشیار ببنەوە لەسەر ئەم بابەتانە کە کەسی دابینا ئەگەر بتوانێت قەڵەم بگرێ بەدەستێەوە وەڵی یعنی ئەبینێ، یعنی پێویستی بەو شتە نییە. لەبەر ئەوە ئەمە پێویستی بەوە هەیە ئێمەش خەتابارین زیاتر و زیاتر هۆشیاری بکەین. بەڵام ئەم هۆشیاری و خەتاباری ئێمەش پێویستی بەوە هەیە پرۆژەمان بۆ بکرێ. فەرموبا لەلایەنی کۆمەڵایەتیەوە
پرۆژەیەک ئامادە بکرێت با گروپێکی نابینایان بڕۆنە و فەرمانگانە بڕۆنە و جێگایانە بڕۆنە ناو بازار خەڵکی گشتی و ئاسایی و فەرمانبەر و خوێندکار و مامۆستا و ئەو چین و جیاوازانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی کەسی نابینابنەوە هۆشیاریان بکەنەوە لەسەر و بابەتانە چونکە ئەمە تۆ نابینابوون هەر ئەوە نییە لە ماڵەوە نابینابیت و کە هاتیتە دەبێ عیبت نەبێ ڕۆژانە ڕوبەڕووی هەموو چین و توێژەکانە بیتەوە. کاکشانە بابینە سەر بابەتی خوێندن بواری خوێندن چۆنە بۆ نابینان ئێستا بە خۆشحاڵی و دەزانین کە نابینایان بۆ لەبەر خوێندنن لێ هاتووی توانایەکی زۆریانە وەکو جەنابتان کە پارێزەر لە هەمان کاتە چالاکوانن ئاسانکاری کراوە لە بواری خوێندن. دیارە من هەموو جارێکە باسی خوێندنەکرێ یەک شت بە نابیناکانی هاوڕێ مەڵێم دیارە ئەوان کۆمەڵێکی باشی نابینامان لە ئاستە جیاوازەکان لە کۆلێژە جیاوازەکان بە خۆشحاڵیەوە سەرکەوتون بەتوانان تەنانەت ئەمساڵ یەکێک لە نابیناکانمان کە سێهەمی هەرێمی کوردستان بوو ئەمە جێگای دەستخۆشی بوو سەختی زۆر دێتە ڕێگامان من خۆم کە گەیشتوم بەم قۆناغا باوەڕتان نەبێت ئێستا هەر ڕوانینی کۆمەڵایەتیتان پێڵم لەم قۆناغانە ینی جارێ ئێمە تاکو ئێمە بیدایەت کە خوێندنمانە بوو تەنها لە سەرەتاییە خوێندنگەیەکی تایبەت بە نابینامان هەبوو لە ڕێگەی نووسینێکی تایبەت بە خۆمانەوە کە نووسینی برایلە ئەمان خوێن دواتر تێکەڵاوی مەکتەبی ئاسایی خوێندنگای ئاسایی بووین لە ناوەندی و ئامادەی ئەمە هەر خۆی بۆ خۆی قورس بوو تۆ لە تەمەنێکی مناڵی تێکەڵاوی خوێندنگای ئاسایی ببی ڕوانینی خوێندکاران کە هێشتا تەمەنیان نەگەیشتۆتە تەمەنی تێگەیشتن ڕوانینی مامۆستا چۆن مامەڵە لەگەڵم کەسە نابینایە بکایەمە بە هەموو ئەمانە تێپەڕیوین دواتر ئەو پەرتووکە منهەجیانە کەسی ئاسایی یەکسەر دێتە بەردەستی بەڵام کەسی نابینا ئەبێت تۆماری بکە ئەم تۆمارەش هەموو دەقەیەک بەردەست نییە کەسی ئاسایی ئەبێت لە تاقیکردنەوەکان ئاسایی یەکسەر تاقیکردنەوەی خۆی ئەنجامەدا کەسی نابینا بێت چاوەڕێ بکە کەسێک بێت نووسینەکەی بۆ بنووسێت ئەو وەڵامەی کە لەلایەتی ئەم بەدەم پێی بڵێت بە شەفەهی و ئەو بۆی بنووسێتەوە ئەمانە هەموو یاستەنگ بوون کە هاتوونەتە ڕێگە. کاکشاناو لە ماکانی ڕابردوودا هەم بەرنامەیەکی تایبەتیشمان کرد لەسەر ئەو سەوسی کتێبە دەنگەی کە تۆمار کرابوو تایبەت بوو بە نابینیان نزیکەی 400 نوسخەی هەبوو. لێرە ئێوە داواکاریتان چیە تا چەند گرینگە نەک سەوسی کتێبی جۆر بە جۆر زیاتر بکرێن ناوەڕۆکەکەی زیاتر بێت. خاتونجان نابینایان لە مێژە گرنگیان بە کتێبی دەنجی داوە و کتێبی دەنجی بەشێکی گەورەی ژیانی نابینایانی پڕ کردووەتەوانێ بەڵام ئەم کتێبە دەنجیانە و ئەم ستۆدیۆ دەنجیانە بیرۆکەی زۆر جوانیان هەیە کتێبی زۆر باش تۆمارەکەن بەڵام هاوکاری پێویست ناکرێن بۆ نمونە ئەگەر هاوکاری پێویست بکرێن تەنها کتێبەکان بە زمانی کوردی تۆمار ناکات تۆ پێویستت بە سەرچاوی مرۆیی هەیە بۆ ئەوەی کە بیهێنیت کتێبت بە زمانەکانی تر بۆ تۆمارکە پێویستت بەوە هەیە کوالەتی بە ڕێژێکی زۆر کەم هەیە کتێب بە زمانەکانی تر تەنها بە زمانی کوردی ڕەنگە بەردەست بێ بە شێوەیەکی زۆر کە ئەمەش هەموو توانینی نابینا پڕ ناکاتەوە لە بەرەوەی نابینایان کەسانی خوێنەواری زۆر زۆریانتیایە زیاد لە 50 بۆ 60 نابینات هەیە کۆلێژەکانیان تەواو کردووە ئەمانە پێویستیان بەوە هەیە سەرچاوەکان بە زمانەکانی تر وەربگرن بۆی پەرە بە تواناکانیان بن لە بوارەکانی خۆیان زائیدەن لە بوارەکانی تریشە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە کە بە خۆشحاڵیەوە نابینایان تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی زۆر باش بەکارەهێنن ئەمە ئەکرێت تا ڕادەیەک بەشێک لەو گرفتە پڕ بکاتەوە کە بە زمانەکانی تر سەرچاوە نەبێ کەسی نابینا خۆی ئەتوانێت بە زمانەکانی تر بە دوای سەرچاوە بگەڕێ بەڵام ئەم کتێبخانە دەنجیانە بیرۆکەی زۆر جوانیان هەیە ئەتوانن شتی زۆر باش بکەن ینی بەڵام سەرچاوی مرۆیی توانای دارایی هاوکاریکردن بەدەمەوە هاتن زۆر کەمە بۆ ئەم بابەتانە یعنی کاتێک بە یەکێگەڵێک ئەمەیە کتێبی دەنجی تۆمارکەم جارێ بێ بۆی ڕوونکەیتەوە کتێبی دەنجی چییە کە مەهامەکەی چییە ئامانجەکەی چییە یعنی ئەمانە ئێمە پێویستە بەرەو پێشچوونێکی عەقڵی لە بواری کەمەندامانە
بە کۆمەڵگە ئاشنا بکەین ئەمەش خەتاکەیت بەشێکیشی بەر ئێماکەوێ ئێمە زۆر جار منە و قسەیە وتووە کەسی نابینا کە پرسیارێکت لێکرێ کە شتێکت ڕوبەڕوەکرێتەوە پێت ئاسایی بێ وەری بگرێ ینی کاتێک کەسێک پرسیار لە منەکە پێتەڵێ تۆ بۆ دەستت ئەگیرێ یان چۆنت پێخۆشە دەستت بگرم یان ئەم کاتژمێرە چییە بەکارهێنی یا ئەم مۆبایلە چۆن بەکارەهێنی ئەم شتانە نابێت پێت ناخۆش بێ نابێت بیری ئەوەت بکەوێتەوە کە تۆ نابینایی ئەبێ بیری ئەوەت بکەوێتەوە کە تۆ نوێنەری کەسێکی کە دەنجی بەو کەسە ناگا کە پرسیارەکەی لێ کردووە ئەو کەسەش کە پرسیارەکەی کردووە ئەکییت بە دوو کەسی کە ئەڵێ ئەم شتە بڵاوە بێتەوە کەواتە ئێبی نابیناژە بێ ڕۆڵمان هەبێ لە هۆشیارەکی کۆمەڵایەتی لە بڵاوکردنەوەی ئەو هۆشیاریە باش باسمان لە ڕێکردن و هاوکاری هاوڵاتیان و دامەزراکان و بەگشتی باسمان لێ کرد ئەمێ بێمە سەر بابەتی گۆچانی سپی ئەوە تا چەند ڕۆڵی هەبووە دیارە خۆی گۆچانی سپی ڕۆژێکی تایبەتی هەیە کە بە بڕیارێکی نەتەوەیە گرتوەکان تایبەت بە کەسانی نابینا دەرکراوە لە 15 دەی هەموو ساڵێک بە ڕۆژی گۆچانی سپی ناسراوە ئامانج لە سپی بوونی گۆچانەکە بۆ ئەوەیە کە ڕەنگی سپی ڕەنگێکی ڕوونە بۆ ئەوەی کە کەسی نابینا ئەبینرێت لەسەر جادەیەک ئەم گۆچان ڕەنگ سپیەی پێیە خەڵک بزانێت کە ئەم کەسە پێویستی بەوە هەیە هاوکاری بکرێت یا سیارەیە کە بوەستێنرێ ئەگەر کەسێک لە بەردەمیایە ئەو لا بچێت لە بەردەمی کەسەکەیە یا ئەگەر ئەزانن جێگاکە جێگایەکی تۆزێک با بڵین پێویستی بەوەیە کەسی نابیناکە هاوکاری بکرێت لەگەڵ گۆچانەکەیە هاوکاری بکە و ئەم گۆچانە مەهامەکەی ئەوەیە سربەخۆیی ئەدات بە کەسی نابینا لە هاتوو چۆکردن و ڕێکردن و ئەم جۆرە بابەتانە بەڵام دیسانەوە ئەیڵێمەوە ڕێگری هەیە لە بەکارهێنانی ئەم گۆچانە لە هەرێمی کوردستان لە عێراق مەبەستت چۆنایە ڕێگری هەیە کاکشانە ڕێگریەکە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ جۆرێتی ئەو ڕێگاوبانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی ئەو گۆچانە کارت بۆ ناکاتۆ دارێکت بەدەستەوە بێ و لە پێشی خۆتەوە بڕوات و پێت وابێ بەر هیچ شتێک ناکەوی لێرە تۆزێگە ڕۆی هەموو تێگەبینی تۆزێگە ڕۆی چاڵێک هەیە تۆزێگە ڕۆی شۆستەیەکی تایە کەس نازانێت چۆن ئەم شۆستەیە ئەندازەیی بۆ کراوە ئەم گۆچانە کە دروست بوو ئێستا لە وڵاتانی دەرەوە سنسیتیڤە حاسەی هەیە یعنی پێت ئەڵێ بەردەمت ئەوەندە بەرزە بەرزاییەک لە بەردەمتە ئەوەندەیە لەم لاتەوە بۆ نمونە سیارەیەک هەیە لێرە ئەو لە ئەوروپا بە یەک ئەندازە دروست کراوە ئەو گۆچانە سنسیتیڤەکەی لەبەرەوەی ئەزانن ئۆڕێدی جادەی بۆ نمونە فلان شوێنیان ئەندازەی شۆستەکانی بەو جۆرەیە جادەی فلان جێگا ئەندازەی شۆستەکانی بەو شێوەیە تر خۆ تاسە شت لەوێت نییە پێویست ناکا باسی بکەین لێرەوە بەڵام لێرە نازانێ ئەو کەسێک کە سێنسەتیفەکە دروستکە نازانێ بیر لە تاسە بکاتەوە بیر لە شۆستە بکاتەوە بیر لە خراپی جادەکان بکاتەوە بیر لەوە بکاتەوە لەسەر جادەیەگە ڕوا 200 سەپڵی خۆڵە بینێ ئەخۆ ئەمە لە خەریتەیە و سێنسەتیفەیە نییە یعنی ئەمە ڕێگریەکی تر ڕێگرێک کۆمەڵایەتیەکەیە ڕوانینی خەڵکەکەیە کاتێک گۆچانێکە بینێ بە کەسێکی نابینا بەوە سەیری ناکا کە هاوکاری پێویستە بە بەزەی سەیریەکە زۆر جارەیە من بە جۆرێکی پێکەین بە برادەرەکان وەڵێم کە ئەشت بینێ ناڵێ یعنی وەکو بەزەیەکەش دەرەبڕێکە هەر غەڵەتە ئەڵە وەشت خوا دایکی کوێر بێ ئێپۆ دایکی کوێر بێ کابرا خۆی نابینایە ئەمانە کۆمەڵێک دەستەواژەن کە وایەن لە کەسە نابیناکەش کردووە دەکرێت بڵین لە ئێستا ینی هۆشیاری کەمیشە بەرامبەر بە گۆچانی سپی هاوڵاتیان هۆشیارێکە زۆر کەمە بەرامبەری و هۆکارێکی کەشەوەی کەسە نابیناکان ئەم ڕێگرێ کۆمەڵایەتیە ئەم نەبوونی هۆشیارێ کۆمەڵاتی وای کردووە کەسە نابیناکە بەکاری نەهێنێ کە ئێمە خۆمان لەگەڵ ئەوەیانین کە لە بەر کۆمەڵگا بەکاری نەهێنی لەگەڵ ئەوەیان کە بەکار نایێت ئێستا لەبەر ئەوەی تۆ لێرە هیچ ئاسانکاریەکەت بۆ نەکراوە تا ئەو گۆچانەش ئاسانکاریت بۆ بکە یعنی ئەمەیە هۆکارەکە ئێجینا لەوێ تەنها گۆچان نییە لەوێ
حاسە هەیە لە ناو عینەکایە ئەمە لێرەیانە کاکشانە لێرە نهاتووە ئێمە تەنانەت پێش چەند ساڵێک کۆمەڵێک لە گەنجانی سەرکەوتووی وڵاتەکەی خۆمان بۆی ئێمە هەر باسی ئەوروپاش نەکەین بە سەرکەوتوو و ئێرەش ئەوە نەکەین کۆمەڵە گەنجانی سەرکەوتووی وڵاتەکەی خۆمان لە بەشی آیتی لە بەشە جیاوازە ئەلکترۆنیەکان ڕێک دانیشتین لەگەڵیان کۆبوونەوەمان کرد ئامادەییان تیا بوو بەو مەرجانی کە ئێمە ئەمانەوێ هەم گۆچانی سنزتف هەم با بڵین گۆچانێکی سنزتف دروست بکەنەوەی کە حاسەی تیابێ بە شێوازێکی گونجاو بۆ ئێرە بەڵام بەدەمەوە هاتن نەبوو دیسان ئێمە داواکاری پرۆژەماندا بە چەند جێگایەک بەڵام بەدەمەوە هاتن نەبوو خاتون من نامەوێت پرۆژەیەک بکەم دەکەس سوودی لێوەربگرێ تۆ کە دەکەسەکە سوودی لێوەرگرت دەیتری شەیەوێ بیستی تری شەیەوێ تۆ لە هەرێمی کوردستانە لەوانەیە زیاد لە 10-15 کەسی نابینات هەبێ هەمووی پێویستی بەو پرۆژەیە هەیە لەبرەوە ئەمانەن هۆکارەکان ئیکینا بیرۆکەی جوان هەیە پرۆژە هەیە کەسی بەتوانە هەیە هەم لە نابینا و لە دەرەوەی نابینە بەخوا کەسی زۆر خەمخۆر هەیە لە دەرەوەی نابینە کە من هەموو جارێک وتومە لە ڕێڕۆیشتنە چۆن ڕوبەڕووی خەڵکێکە بیتەوە کە نازانێت ڕێد لەگەڵا بکە ڕوبەڕووی خەڵکی واش بوومەتەوە کە بە جۆرێک ڕێگە و لەگەڵاکە ئەڵەی چەند ساڵە دەورە وەرەگرێ لەگەڵ تۆیە ئەم جۆرە کەسانەشمان هەیە بەڵام ئەمە کەمینەیەکن لە زۆرینەیەک بەڵێ من زۆر سپاس دەکەم سپاسیان مەدەبوون دەکەم زۆر سپاس بۆ کاکشانە و پێشڕە و پارێزەر و چالاکوان سپاس بۆ زانیارەکانت بەخێر بێ سپاس بۆ ئێوەش بەرنامەی ڕۆیبانی باشکوردستان کۆتایی هات تا پرۆگرامێکی تر بە بەڕگە و بابەت و تەوەری دیکەوە بەختەوەر بێن